بۆیە جارێکی دیکە بە ناوی پارێزگای هەولێر داوا لە حکوومەتی عێراقی دەکەین وەکو چۆن لە پەیوەندی تەلەفۆنی نێوان بەڕێزان هەردوو سەرۆکوەزیران سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵ باز لەوەکرا ئێمە جارێکی دیکە دوای ئەوەی کە ئێستا زیانەکانی خۆمان زانی داوا لە حکوومەتی عێراقی فیدراڵ دەکەین لە بودجەی فریاکەوتن پشتیوانی لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت بکرێتن لەوەی کە زیانەکانمان زۆرە مافێکی دەستوری و یاسایی خۆمانە داواکارین حکوومەتی عێراقی و بەڕێز سەرۆکوەزیران و ئەنجومەنی وەزیرانی عێراقی هاوکارمان من بە ئەوەی کە بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە هاوکاری ئەو خەڵکە بکرێتن. هەروەها لە ڕێگای فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە نامەی ڕەسمیمان داوەتە قونسولخانەی وڵاتان و نێردەی دیبلۆماسی لە هەرێمی کوردستان هیوادارین ئەوانیش هاوکار و پشتیوانمان بن.